لە پەیامنێرانەوە بە سپۆنسەری شیری ئاڵتونسا، ڕێکان گروپ، گروپی کۆمپانیاکانی هەڵەبجە. خۆشەویستانم کاتەوە و کاتێکتان باش، من ئامانج بابانیم. جارێکی دیکە لە بەرنامەی لە پەیامنێرانەوە پێتان شادەبم. بەرنامەکە پێگاتووە لە کۆمەڵێک بابەت لە ناوخۆی کوردستان و دەرەوە لە ڕێی پەیامنێرانەوە مادەکراوە. گەڕان بە شاخەکانی کوردستاندا لە پێناو وەرزش و لەشێکی تەندروست و دەرونێکی ئارام دوو جار دەبێتە دەرمان، هەم دەرمانی دەروون و هەم دەرمانی جەستە. با بچینە لای راپۆرتێکی هاوکارمان وریا سەبارەت بە کۆمەڵێک خانم کە لە هەڵەبجە خەریکی وەرزش و کەژوانی. بەیانیەک زوو لەگەڵ هەڵهاتنی خۆر چلکچ و ژنی هەڵەبجە پێکەوە دەیانەوێت وەرزشی شاغڕەوی بکەن. هەمویان ئامادەن. سەرپەرشتیاری گروپی شاغڕەویەکەش ڕێنمایی ڕۆشتن و شێوازی وەرزشەکە دەداتە کچان و ژنانی بەشدار بوو. هەموو کەسێک جانتا و پێداویستی خۆی لە کۆڵ کردووە، بۆیە بەڕێ دەکەون تا دۆڵ بە دۆڵ و چەم و گردەکانی ناوچەی نەورۆڵی ببڕن تا ئەو کاتەی ماندوو دەبن. باوەڕکە ئەو جەوەی کە ئەمڕۆ ئەیبینی ڕەنگە لە زۆر بە 15 ڕۆژ بە بەردەوامی لەگەڵ ماڵەوە بڕۆیت دەرەوە ئەم جەوە بۆ ئەو کەسە بۆ ئێمە ڕەخساوە، بۆ کەسێکی وانە ڕەخساوە. بە هیچ شێوەیەک هیچ وەرزشێک ناتوانانی ئەوانە جەسەر خۆتی تێدا مانوو بکەی. یعنی ئێستا بڕۆ بۆ قاعەکان تۆ ڕەنگە بە چەند ئامێرێک تەنها ئەو ڕێزانە بکەی، یان قاعەیەکی داخراوە هەوایەکی وەهانیە. ئێمە ئامانجمان لە ئەم وەرزشە کە ئەیکەین بە بەردەوامی جەستەیەکی تەندروستە بۆ خانمان و بۆ هەموو ئەوانی کە لەم وەرزشەیە بەشدارن. گروپی شاغڕەوی ژنان و کچانی هەڵەبجە لە ڕێکخراوی ئارامی هەموو مانگێک یەک جار ئەم جۆرە وەرزشە دەکەن. لە کاتی شاغڕەویەکەشیاندا دوو چاودێر بە شاورێکەوە سەرپەرشتی تیمەکەیان لە نێو گروپەکە کچ هەیە تەمەنی 20 ساڵە، بەڵام ئەم ژنا کە ئێستا تەمەنی 56 ساڵە دەیەوێت شان بەشانی کچە تەمەن 20 ساڵانەکانی ئەم گروپە شاغڕەوی بکات. ڕووناک عەلی کە بە تەمەنترین ئەندامی ئەم گروپەیە لە کاتی ڕۆشتنیدا یادەوەری گەنجێتی خۆی بەبیر داهاتەوە. ئێستا کە هاتی مەمڕێگاتم ئێستا ئێمە تۆزێک بەمە هیلاک بووین، کاتی خۆی چەند کەسێک بڵێ لەم تریفەوانە سوورەوە بە کۆمەڵەشی قورس و هاتوون بۆ هەڵەبجە، نیۆڕۆ گەشتونەتە هەڵەبجە و نیۆڕۆژ ینی بەیانی گەشتون و نیۆڕۆژ گەڕاونەتەوە هانە سوورە هەر ژن جا نەک بڵێن بەدەستی خاڵی ژۆ ئێمە بە پیاستە بە تنیژ هاتوون و بە تریش گەڕاونێتەوە هەر نەک منتیقی هانە سوورە هەموو لادیەکانی دەور و پشت بە پێ هاتو چیان کردووە. بەس ئێستاکێ بەخوای مەوەکو مردومان لێ هاتووە لە ناو ماڵە. قسە چییە بۆ ژنان و کچان؟ وەڵا قسەمەوەیە بۆ ئەو خوشکانی کە گویان لەم قسانەیە نەک لێرە لە هەموو شوێنەکان ئەو بتوان شاغڕێی بکەن، بتوان بچنە دەرەوە چەند خوشک و دایکێک ببینن. زۆر خۆشحاڵم بوانە. گروپی شاغڕەویەکەی ژنان و کچانی هەڵەبجە بە 4 کاتژمێر زیاتر لە 5 کیلۆمەتر ڕێگای شاخ و دۆڵ و چەمەکانی ناوچەی نەورۆڵیان بڕیوە. ئێستا گەشتونەتە یەکێک لە کانیەکانی گوندی هانە سوورە. دەیانەوێت لێرە پشوو بدەن و دواتر نانی نیۆڕۆ بخۆن و دوای پشودان و نان خواردنی نیۆڕۆ دەست دەکەنەوە بە شاغڕەوی. ئێمەش لەگەڵیاندا هاوسەفەر دەبین.
سفرە داخرا و ژنان و کچانی گروپەکە بۆ نان خواردن بوون بە چەند بەشێکەوە هەر لەگەڵ نان خواردنەکەش دەمەتەقە و باس و خواسی نێوخۆیان گەرم بوو تا چای سەرسکڵ ساز و ئامادە بوو پشوو نان خواردنەکەیان تەواو بوو پێکەوە دەستیان کرد بە نوێژی نیوەڕۆ لە کاتی ڕۆشنەکان ئەوانەی کە کێشیان کەمتر بوو زیاتر لە پێشەوە بوون لە پێش ئەوانەوە بوون کە کێشیان زیاتر بوو ئەمەش دەلالت لەسەرەوە کاکە زیادبوونی کێش بۆ خۆی گرفتە بەڕاستی بۆ ئینسان. لە کاتی وەرزشکردنی ئەم گروپە لە هەر شاخ و شوێنێک بێت کارمەندێکی تەندروستی بۆ ڕووداوە لە ناکاوەکان بەردەوام چاودێری وەرزشکارەکان دەکات. ئەم گروپە ئەگەر لەبەر مناڵ نەبێ لەوە ئەچیانی نەک دووەوە نەسێ ئەوە نەش ببێت بەڵام لەبەرەوەی کە مناڵ بەجێڵن هەشیانە دەوام لەبەرەوەی یەک ڕۆژ ئۆتڵی هەیە جومعەیە ناتوانێت مێردەکەی جێبێڵێ ئێمە ئافرەت زۆر کێشەمان هەیە لە بۆچی ئافرەت بەرکەوتنی کەمە لەگەڵ وەرزشە ئەنی ئەبێستە بەبێک هەبێ ئین لە هەموو دنیا ئەگەر بچی داتایەک وەرگری ئافرەت زۆرتر بە تەنگ لە شولاریەوەیەتی ئەگەر لایەنە تەندروستیەکەشی نەگرێ لە پیاو زۆرتر حەزەکا بێ وەرزش بکە بەڵام هەندێک کۆسپ و گرفتێتە بەردەمی بۆ نمونە ئەچێتە شوێنە کورە وەرزش و ئافرەتیان نەوتووە ئەگەر هەر کەسێکی وەکو تۆ ئەم قسە بکە من لە تۆ پرسم بۆ وەڵامێکی منطقی و نییە بۆ ئەو قسە ئەەکەیت بەڵام ئەمە هەر بۆ بە کولتورێک و ئافرەت نابێ وەرزش بکە ئێستا ئێمە هاتوین بۆ ئێرە هیچ شتێکمان نەکردو خی گەورە پێی ناخۆش بێ ئیتر ئەبێت ینی چ شتێک هەبێ چۆن ئەڵەی لە خوای گەورە مهمتر بێ ئێمە لە ترسی خوای گەورە نا لە ترسی تۆ ناتوان بێم وەرزش بکەم. هەرم گروپەی ژنان و کچانی هەڵەبجان لە ڕێکخراوی ئارامی جگە لە وەرزشی شاغڕەوی وەرزشی مەلەوانی و لەشجوانی لە هۆڵ و مەلەوانگە داخراوەکان و تایبەت بە ژنان و کچان ئەنجام دەدەن. وریا حەمەکەریم NRT هەڵەبجا. گەوهرەکانی ئەم وڵاتە هێشتا بە چەشنی شوێنەوارەکان دەبێت خۆڵ و ئەو ماوەت زەمەنی بەسەریا تێپەڕیوە لا بدەین بۆ ئەوەی دەرکەون و بدرەوشێنەوە زانستەکەیان بە تەواوەتی ڕەنگ بداتەوە بە تایبەت نووسەر و ناودار و ئەکادمیستێکی وەکو قەناتی کوردۆ. بابچینە لای راپۆرتێکی هاوکارمان ڕێبوار سەبارەت بە کارەکان و خزمەت و ژیاننامەی قەناتی کوردۆ. پێگەیاندنی چەندین دکتۆر و خاوەن ماستەر و پسپۆر لە زمانی کوردی و کەلەپورەکەی بەرهەمی ئەکادیمیستێکی کوردە لە رووسیا. قەناتی کوردۆیف ئاسۆی زانستی چەندین مێژوونووسی وەکو معرف خەزنەدار و کاوس قەفتان و کوردستان موکوریانی و جەمشید حەیدەری ڕووناکردەوە. ساڵی حەفتەش عێراقی چەند لەوکێ کورمانجا هاتبوون ڕەش بۆ خواندنی ئەسپێرانتۆرۆیی لە ناواندا بوون معروف خەزنەدار کاوس قەفتان کی بووی قاوس قەفتان عەبدوڕەحمان معروف. قەنات کەڵاشێڤیچ کوردۆیف ناسراو بە مامۆستا قەناتی کوردی. کوردۆیف ساڵی 1990 لە باکووری کوردستان لەدایک بووە. هەر بە منداڵی دایک و باوکی مردون و لە خانەی نێوجەوانان بەخێو دەکرێت. بەهۆی کێشەی نەتەوایەتیەوە دەچێتە کوردستانی سوور و پاشان بۆ ئەرمینیا و دواتر بۆ جۆرجیا. قاناتی کوردۆ ڕەوشەنبیرێکی لاپی عیانە ناوە ملەتی مەدا بار بکە پێشیا هەمیا ئەو بوو پرۆفێسۆر ئەو بوو ئاکادێمیک علمیە. ای پێوەخت قاناتی کەلەش سەرۆکی پارا کوردزانیە بوو باژارê سانک پێتێربورگێدا. ئەس قاناتی کەلەش ناز دەکەم تیوا 1960 نەهادا چاخی ئەس تەزە هاتمە باژارê سانک پێتێربورگێدا. لە شاری تیبلیس قوتابخانە تاو دەکات. ساڵی 1920 بە بڕیاری حکوومەت ڕەوانەی زانکۆی سانک پێترزبۆرگ لە بەشی فێربوونی زمانەوانی و ڕۆژهەڵاتناسی دەکرێت. ساڵی 1936 بۆ 1939 لە هەمان زانکۆ خوێندکاری دکتۆرا دەبێت لە بەشی زمانەوانی. ساڵی 1939 بۆ 1940 جێگیری یاریدەدەری پەیمانگای ڕۆژهەڵاتناسی لە ئاکادیمیای زانستی یەکێتی سۆڤێت دەبێت. لە سەرەتای جەنگی دووەمی جیهانی ساڵی 1940 بۆ 1943 بەشداری جەنگ دەکات و
خەڵاتی سوپای سوور و چەندین مەدالیای زێڕ وەردەگرێت. ساڵی 1945 دەگەڕێتەوە بۆ پیشەکەی و دابێتە مامۆستا لە بەشی ڕۆژهەڵاتناسی لە زانکۆی لینینگراد. ساڵی 1950 هەتا مردنی بەڕێوەبەری بەشی زمانی کوردی دەبێت لە زانکۆی ڕۆژهەڵاتناسی و دەست دەکات بە فێربوونی ئەدەب و ڕێزمانی کوردی. ساڵی 1972 لە بەغدا کتێبی فۆلکلۆری کوردی قەناتی کوردۆ چاپ دەکرێت. ساڵی 1983 بۆ 1985 چەندین کتێب بە هەردوو زاراوەی سۆرانی و کورمانجی دەنووسێت و وەریان دەگێڕێتە سەر زمانی ڕووسی. لەوانە مەموزین و مەلا مەحموودی بایەزیدی و شەرەفنامە لە فارسیە بۆ کوردی. ئەندامی یەکێتی ئەکادیمیای کوردی بوو لە عێراق و ئەندامی پەیمانگای کوردی بوو لە پاریس. کوردۆیف بەردەوام دەبێت لە خزمەتکردن بە زمان و ئەدەبی کوردی و قوتابخانەی کوردی ڕووسی لە سانک پتربۆرگ دەکاتەوە و کە لە رووسیا و ئەوروپا ناوبانگی گەورەی بۆ خۆی تۆمار دەکات. دوای 2 ساڵ لە دامەزراندنی بەشی کوردی قەناتی کوردۆ بوو بە بەڕێوەبەر لە بەشی کوردی. ئەرکی سەرەکی ئەم بەشە زمان و ڕێزمان و ئەدەبیات و فەرهەنگ و فێربوونی زمانەکانی ڕۆژهەڵات بووە. لەگەڵ ئەوەشدا چەندین یاریدەدەری هەبووە، لەوانە سوکرمان و سمیرنۆڤا و من کە خوێندکاری ئەوان بووم. قەناتی کوردۆ هەموو شاعیر و هونەرمەند و مێژوو نووسەکان و سیاسەتمەدارەکانی کورد ئاشنایی باشیان هەبووە لەگەڵیدا. Veya zêrameyi, zêreyî bi salayê li vira xizmet kiriye bi taybetî li gel Seydayê hêja Profesor Qanatê Kurdo gelek xizmet dane edebiyata Kurdî, tarîxa Kurdî, zimanê Kurdî. Beko San Petersburg warekî bi rastî di warê lê xwedî derketin û pêşxistina ziman û kultur û tarîxa milleta cihwarekî gelekî baş e. Îca hemû jiyana xwe da vê xizmetê em îro wê dibînin em gelekî dilxweşin dayika me yê, rastî dayika Kurdayê rastî, bila milletê Kurd hemû bibihîzin û ji wê spas bikin ku jiyana xwe bi xizmetguzariyekî dilxweşî û bawerî da vê meselê. قناتê Kurdo avtorê ferhenga Kurdî û Rûsyayê ye ya Rûsyayê û Kurdî ye. Wexta em gilîkî hev dernaxin em temêya wê kitêbê hildine destê xwe. Ay ew ê zêr zîvê me ra hîştiye. Bira rehêwî nava nûra Xwedê da be em qedrê wî zanî em lê hez dikin. مامۆستا قەناتی کوردۆ زۆر میلەتدۆست بووە. زۆر تون بوو لەگەڵ خوێندکارەکانی کە کاتێک خەریکی لێکۆڵینەوە بوون دەربارەی مێژوو ئەدەبی کوردی. قەناتی کوردۆ لە شاری سانک پترسبۆرگ لە گۆڵانی یوری گاگارین لە خانووی ژمارە 45 لە تەمەنی 76 ساڵیدا لە 30 دەی 1985 ماڵئاوای دەکات و لە شاری سانک پترسبۆرگ بە خاک دەسپێرێت و لە دوای خۆی تەنیا کوڕێک بەجێ دەهێڵێت. За время его работы было издано более сотни трудов. ئەمە کتێبخانەکەی باپیرمە زیاتر لە 100 کتێبی نووسیوە لەسەر مێژوو ڕێزمان و ئەدەبی کوردی لە یەکێتی سۆڤێت و دەرەوەشدا جێگەی خۆی کردوێتەوە. ئەمە گرنگترین ئەو کتێبانەیە کە لێرە هەڵگیراون. ئەمە گراماتیکی ڕێزمانی کوردی زاراوەی کرمانجیە. چاپ کراوە لە ساڵی 1950 و ژمارێکی زۆر وشە و ڕوونکردنەوەی تێدایە کە پێکهاتووە لە 25,000 وشە. هەروەها کتێبێکی تر لەسەر ڕێزمانی کوردی کە لە قوتابخانە کوردیەکانی ئەرمینا دەرزی لەسەر دەخوێنن. ئەمە ژێگەکە لە کتێبە گەورەکان کە لە فێربوونی دیالێکتی سۆرانی و فەرەنگی کوردی پێکهاتووە. لە زاری کوڕۆزاکەیەوە داوای کرد ئەو کتێبانەی کە تا ئێستا بەدەست نووس ماونەتەوە و چاپ نەکراون یارمەتی بدرێن و کۆ بکرێنەوە و چاپ بکرێن کە بریتین لە ڕێزمان و ئەدەبی کوردی زاراوەی زازا و مێژوو ئەدەبی کوردناسی لە زانکۆی لینینگراد کە تا ئێستاش هەڵگیراوە و چاپ نەکراوە. Хранится огромное количество его трудов, очерков, отзывов и لە کتێبخانەکەی ماڵەوەیدا ژمارەیە کتێب هەڵگیراون کە هەندێک خۆی نووسیونی و لە هەندێکانی شاوەک سەرپرشتیاری گشتی سەرپەرشتی کردووە. هەتا ئەمڕۆ ژمارێکی زۆر لە کتێب و نووسینی پارێزراون و چەند کتێبێکی تا ئێستا چاپ نەکراوە. بۆ نمونە ڕێزمان و ئەدەبی کوردی زاراوەی زازایی کتێبێکی زۆر گەورەیە
زۆر بەوردی باسی زاراوەی زازایی دەکات بە بڕوای من زۆر پێویستە چاپ بکرێت و بڵاو بکرێتەوە. لە ئەرشیفی ئەمە ئەرشیفی زانکۆی ڕۆژهەڵاتناسیدا لە ساڵی 1970 دا نووسیوێتی و هەڵگیراوە کە دەربارەی مێژووی کوردناسیە لە لینینگراد و رووسیادا تا ئێستا چاپ نەکراوە. О истории ленинградского и российского курдоведения, завершенная им в 1983 году. Также до сих пор не издана. ئەگەر زمان و ئەدەبی کوردی چەند پایەکی هەبێت ئەوەی 30 ساڵە لێرەدا ڕاکشاوە پایەکی ئەو زمانەیە. بەڵام نووسین و کتێب و دەستنووسەکانی بۆ ئەبەت بەدەنگی بەرز وانە بەناوەکانی دەڵێنەوە. ڕێبوار کامیل NRT سانک پێترزبۆرگ رووسیا. سازکردنەوەی خێزانی تەندروست و جارێکی دیکە بنیادنانەوەی خێزانی تەندروست لە سایەی زانستی کۆمەڵناسی و زانستەکانی دیکە هەوڵێکە چەندین ڕێکخراوی جیاواز لەسەر ئاستی جیهان و چەندین گروپگەلی جیاواز پێی هەڵدەسن. دەچینە لای راپۆرتێکی هاوکارمان ماردین لە تەکساس سەبارەت بە هەوڵێکی دیکە یان لێشاوێکی دیکە لە هەوڵەکان بۆ تەندروستکردنەوەی خێزان لە ئێستاوایندەدا. بابی نەربین. گفتوگۆی سەلامەتی، گفتوگۆی تەندروست، کۆمەڵگا بریتە لە خێزان، خێزانیش تاکپێکی دێنێت. بۆ پێکهێنانی خێزانێکی باش و دروستبوونی کۆمەڵگایەکی تەندروست پێویستت بە گفتوگۆی سەلامەتیە. بۆ مەبەستەش زۆرێک لە ڕێکخرا و دامەزراوەکانی شاری داڵاس لە تەکساس هەستان بە سازدانی وەرکشۆپێکی کراوە بە بەشداریکردنی زیاتر لە 1500 کەس. زۆرێک لە بەشداربووان ئەو کەسانە بوون چوونەتە ژیانی هاوسەرگیری و هەندێکیشان ئەو کەسانن هێشتا لە ژیانی تەنیایی پێش هاوسەرگیریدا دەژین. بەدڵنیاییەوە گفتوگۆی سەلامەت یەکێک لە چالاکیە زۆر گرنگەکان. ئەوەی زۆر بەدڵم بوو ئەوە بوو کە دەستپێشخەریەکی بنەڕەتیە کە دواتر وەکو شەڕشێکی لێ هاتووە و ئەمەش وا دەکات کە تاکو ئێستا هەزاران کەس لە یەکتر نزیک بکاتەوە بۆ ئەوەی پێکەوە پەیوەندیان هەبێت بە شێوەیەکی سەلامەت. لەسەر شەقامەکەدا گفتوگۆ بە شێوەی گروپ ئەنجام دەدرێت. هەروەها منداڵانی تەمەن 7 بۆ 8 ساڵ فێر دەبن کە چۆن پەیوەندی لە نێوان خۆیاندا دروست بکەن. هەر بۆیەش ئێمە کاتێکی خۆش بەسەر دەبین لە داڵاس کە ئەم پرۆژەیە وا دەکات کە زیاتر پەیوەندیەکانمان بەهێز بێت و بە شێوەیەکی هاوسۆزانە مامەڵە لەگەڵێکتردا بکەین. تەواوی وەرکشۆپەکە لەلایەن دکتۆر هارڤین هاندرێکس و هێلین هاندی خێزانیەوە بەڕێوە چوو. خەڵکانێکی زۆر لێرە پێکەوە گفتوگۆ دەکەن لەبارەی ئەوەی کە چۆن پەیوەندیەکانیان بەهێز بکەن. ئێمە لە تەواوی داڵاس خزم و کەسمان هەیە. هەر لە داڵاس خەڵکانی فرەچەشنی لێە لە ڕووی ئاینیەوە، هەروەها خەڵکانی ڕەبەن و منداڵانی لێن کە دەیانەوێت فێر ببن چۆن پەیوەندیەکانیان بەهێز بکەن کە ئەوە شتێکی زۆر خۆشە لە داڵاس ئەنجامی دەدەین. تەواوی کاری وەرکشۆپەکە جێدەستی تیم و گروپی پێوە دیار بوو. تیم و گروپەکانیش بەشێکی زۆریان خۆبەخشانە کار دەکەن. هاوکات هەر لەم ڕۆژەدا سندوقی بەخشین هەبوو. ئەمڕۆ ڕۆژێکی زۆر خۆش بوو. گفتوگۆی سەلامەتمان کرد بۆ چۆنێتی بەهێزکردنی پەیوەندیەکان لە نێوان هاوسەرەکاندا، بۆ چۆنێتی چارەسەرکردنی بەشێک لە کێشەکان. ئەمڕۆ بەشداربوویەکی زۆر ئامادە بوون کە 1200 کەس دەبوون لە پێشانگەکەدا و نزیکەی 500 کەسی تریش بەشداریان کرد. بەڵێ زیاتر لە 50 ڕێکخرا و دامەزرا و هەستاون بە سازدانی ئەم وەرکشۆپە. بەدەر لە ڕێکخرا و دامەزراوەکان بەشێکی زۆریش لە کەنیسە و مزگەوتەکان هاوکاری خۆیان پێشکەش کردووە بەم وەرکشۆپە. کاری تیم و گروپیش هەنگاوەکانی خێراترە لە کارەکانی ڕێکخراوەکان بەتەنها. ماردین ئەحمەد، NRT تەکساس داڵاس. بابەتی دیکە لە پریاسکەی بەرنامەی لە پەیامنێرانەوە ماوە، بەڵام دوای ناوبڕێک. لە پەیامنێرانەوە بە سپۆنسەری شیری ئاڵتونسا، ڕێکان گروپ، گروپی کۆمپانیەکانی هەڵەبجە. جارێکتر سڵاوتان لەبێ عەزیزان. بابەتی پەیوەست بە تەسبیح و ئەو ئامێرە و کەرەستانەی کە ڕۆژانە پێوەی سەرقاڵین بابەتێکە کە بەتایبەت لە سەردەمی تازەدا ناو دەبرێت بە کات بەسەربردن، بەڵام مێژوویەکی دوور و درێژی هەیە لە کوردستاندا.
با بچینە لای راپۆرتێکی ئاوکار مانجاڵە سەبارەت بە کەسێک لەوانەی کە مێژوویەکی هەیە لەگەڵ تەسبیح و فرۆشتن و مامەڵەکردنی هەروەها بەدەستی لەگەڵ خۆیدا بابینەری بین. لە دوای گەڕانێکی زۆر لە قەیسەریەکانی سلێمانیدا بە دوای دوکانێکی کۆنی تەسبیح فرۆشیدا دوکانی لەتیفی حاجی حەمەتۆفیقمان دۆزیەوە. ئەو لەسەر کورسیەکەی دانیشتبوو کە ڕستەکانی دروستکردنی تەسبیحی وەکو موری ڕەنگاوڕەنگ و دەنکە قەزوان لە بەردەستا بوو بۆ هۆنینەوە. لەتیفی حاجی حەمەتۆفیق باسی لەوە کرد ئەو دوکانە لە باوکیەوە بۆی ماوەتەوە و 6 ساڵە خەریک هۆنینەوەی تەسبیحە. وتیشی بۆ ماوەی 6 ساڵە دوکانی فرۆشتنی تەسبیحی هەیە و دوکانەکەی ئەوان یەکەم دوکان بووە بە ناوی تەسبیحەوە لە ناو بازاڕی سلێمانی دابنرێت. ڕێستانێ چەند دانێن کەفی کۆتانە مامۆستا حەق نییە مامۆستا پارەشی لێ بسەنین بەڵام چەند دانێ کۆرە 200,000 لە دانێ قەیچێکە چەند دانێ قەیچێک ئێمە وەختێک لێرا بووین ئەم تاکە دوکانی تیا بوو ئەم ناوە کەسی پیا ناڕۆی چۆڵ هۆڵ خەڵگە هەلێگو بەچ ئەخرێکەوە هاتوونەت ئەم چۆڵەوانەیە ئەمە لە ماگۆ بابەتر مە شوێنەکە تر نسیب بوو ئاوایە و حاجی حەسەنی لۆکە کە دروستی کرد تاکە دوکانی تیا بوو چونکە لەوە پێش هینێکی کۆن بوو مەسەن قەیسەرێکی کۆن بوو زمانی جوولەکەکان هەمووی خەیات بوو ئەم ناوە هەر ئێمە هەبووین لەم منتیقەیە هەر دوکانی ئێمە هەبوو کەسی کە نەبوو ئێتر وردەوردە خەڵک لەمانەوە فێر بوو ئێستا هەر لەم منتیقەیە لەم حاشیە ئێستا تقریبا 10 دوکانی بەس تەسبیح فرۆشی تیا بێزگە لە دەجەر ئەمە دەجەڕی کە تۆی بینی لێ اینجا تەسبیحی قەزوانی ئەبرەقی دەرەجەیەک ڕەغبەتی هەیە مەسەلەن تۆزێ سیعرەکەشی تۆزێ گرانە بەس تەسبیحی مەسەلەن بڵین دەرەجە دووکان و دەرەجە سێکان ئەوانن تۆزێ ئەرزانترە هەیەنە سینیان هەیە بە 5 ئاخر سینەکە بە ئەمە تورکی قەدیمە 400 جۆر تەسبیحی قەزوان لە دوکانەکەی لەتیفی حەمەتۆفیقدا هەیە کە بە نرخترینیان جۆری ئەبڵەقە و ڕەنگێکی جوانی هەیە و بە پێی ئەو پلانەی بۆ جۆرەکانی تردانراوان نرخیان دەگۆڕێت. جۆری قەزوانی لاڕەشە و قەزوانی ئاسایی جۆرێکی تری تەسبیحە پێی دەڵێن تەسبیحی کارەبایی و زۆر گرانترە. لەتیفی حەمەتۆفیق دەڵێت خواست لەسەر ئەو جۆرە تەسبیحانە زۆرە و خەڵکانێک هەندێن و دەیکڕن و بە دیاری پێشکەشی ئازیزانیان دەکەن. وتیشی بەگشتی ئەوانەی تەسبیح دەکڕن لە 170 بۆ دەستبەتاڵی دەیگرن بەدەستیانەوە. ئەگەر خەڵک بە ئیش و مەشغوڵ بێت تەسبیح ناگرێت بەدەستەوە بەڵێ ڕاستە لە کاتی فەراغا بۆ تەهلیلکردن مەسەن بۆ تەهلیلات مەسەن بە زۆری پیاوە بە ساڵەچۆکان بەکاری هێنن زۆر بەعزە گەنجێکەیە بە بێژ دەیگرێت بەدەستەوە بەس ئەوەی کە فێری بوو ناتوانێت تەرشیکە چونکەوەی کە فێری تەسبیح بوو تر بۆی تەرک ناکرێت یعنی جگەرە تەرگەکرێت بەڵام تەسبیح تەرک ناکرێت حەزەکە دایمە بەدەستی شتێ بێ یاری پێ بکە و خۆ مەسەن لە کاتێکا کەچێ بۆ تەعزیەیەک یا مەسەن بۆ شوێنێک بۆ حەفلاتێ بۆ شتێ مەسەن ئیگرێ بەدەستی و کاگلەتیڤ لەبارەی بێبازاڕی و کاریگەری قەیرانی دارایی لە سەرکارەکەیان وتی لە قەیسەریەکەدا چەندین دوکانی تەسبیح فرۆش و دەستگێڕ هەیە خەڵک لە ئێستادا بێپارەیە و ئەوە شۆکارە بۆ ئەوەی بە چەند ڕۆژ جارێک تەسبیحێک نەفرۆشن دەشڵێت دوکانەکەیان جاران ئەوەندە قەرەباڵغ بووە کە فریانە دەکەوتن بچن بەدەم کڕیارانەوە کەس بوو ئەژنان جاران مەسەن خەڵک زۆر تالب بوو مەسەن خەڵک بە لێشاوە هاتن بەس ئێستا لەبەرەوەی تۆزێک مەسەن قەیرانی داراییە و تۆزێک هین بووە بازار زۆر فەرقی کردووە لەگەڵ جارانە زۆری فەرق. لەتیفی حاجی حەمەتۆفیق لە ساڵی 1950 لە شاری سلێمانی لەدایک بووە. باوکی یەکەم کەس بووە لە سلێمانی کاری تەسبیح فرۆشتنی کردووە و تەسبیحەکانی لە وڵاتی ئێران و لە شاری بەغداد و چەند شوێنێکی ترەوە هێناوەتە سلێمانی. لە دوای کۆچکردنی باوکی لەتیفی حاجی حەمەتۆفیق درێژەی بەو پیشەیە داوە. پندێکی پێشینیان هەیە کە دەڵێت لە ناو قەومی بەسیطدا قەدری سەنعەتکار وەکو عەکسی قەمەر وایە لە ناو گۆمێکی لیخندا. ژاڵە محەممەد NRT سلێمانی. هێدی بەرەو وەرزی بژانەوە و جارێکی تر زیندووبوونەوەی سروش دەچین سروشتی سەوز و سروشتی کوردستان هەردووکی تێکەڵە بن پێکەوە ئاوێزان دەبن گوڵێکیان لێ بەرهەم هەیەت پێی دەڵێن گوڵی نێرگس کە ناسراوە یان بۆتە شوناسی کورد با بچینە لای راپۆرتێکی ئەوکارانمان سەبارەت بە نێرگس.
نێرگێز ئەو گولە یا چەندین ستران و مەتەڵ و سەرپێهاتیên کوردی بە خەمل و جوانیاوێ هاتینە گوتن. نێرگێز اد ناو شکێر و چیایên serê Akirê û ed nav rez û baxan û gund û girên dewrûber şîn dibêt. Lê li hindek cihan bê komtêr têne dîtin lewma me qesta gundê guntek kir ji bo pêtirniya sîna nêrgiza Akirê. Qaza Akirê rastî ya navûdengek nêrgizê bû, werzê buharê da. Li wêrê gundê gundek me nêrgizek wê gelek ya zûra ya navûdeng e. Hindek taybemendiyet xwê hene alem kar tînîtin. Dana nav şîşan da cam'a danên evan nêrgiza taybemendiyek dîke alem kete hediye. Bu seradan û bu biraderê xwe tinêrîtin nexweşeke bî seradana ekî bike. Nêrgiza jûrî xwedana sêzde gulên vekirî û gupkên ciwan lê cihên asê. Mîna şaxan digel sûsin û beybûnan li navarasta meha Şuwatê gej dibît û heya destpêka adarê. Genc û tolazan taybet li serdemê berê wekê nîşanekê mêrxasiyê nêrgez li ber şûtk û kulavên xwe rakirîne. Li werzê buharê heyva dû zûr nêrgiz çêdibîtin lêre. Gundê gundikî nêrgiz zûr xelek qasta vî gundê diketin ji bextura nêrgiz o. Zûr birader tên bû nêrgizot ben bû ser ziyaret o bû nav malê bû mizgeft o zûr nêrgizek o zûr o cane. Lê serdemê berê da nêrgiza Akirê dihate kelandin û bêhnawê ji bo dehwat û cejnan. Kar înaya û gulavê jî bû bîk û berbîkan û diyariya dehwatan serê govendan hejandiye. Nêrgiz ji du lawinê tey. Em bêjin du lawin. Ek hayat beyne nêrgiz ketek. Ew takriban işte sê pişgoş. Ya dike nêrgiz zoriya. Takriban hatta sezde gulya peveten. Nêrgiz mana malê vetkirin. Med birin kelandin kirin metin ene med kelandin ava med kere gulav. Zarok jî çepkên nêrgiza hin bo firotinê tînin hin jî bo pencerên malê. Nêrgiza Akirê ji ber ciwaniya wê reş û wergiran jî temaya xwe biriye û karên gelekan itmeşînît. Li Akirê çendîn gund û proje û aqar bi navên nêrgizan e mîna gundê nêrgizîn û milê nêrgiz û projeyên nêrgizland li Akirê. Guleka biçîk bêhneka balkêş û ya xorsek bûye nasnavê qezaya Akirê. Her dîsan digel gihiştina evê nêrgizê bazarê gulavan û bêhnên din di bazarê Akirê da xav dibîtin. Guhdar Zêbarî NRT gundê guntek li qezaya Akirê. بە قەولی سالم قەیرانەکان ئەوەندە شومە لە شەخصیش ئەدا زەرەر. قەیرانەکان ئەوەندە شومە لە کۆی پێکاتە و دامەزراوەکان و ژیانی کۆمەڵایەتی و ئابووری ئەم خەڵکەی داوە زەرەر. بە تایبەت هونەر بۆتە یەکێکی دیکە لە قوربانەکانی دەستی قەیرانەکان بە تایبەت قەیرانی ئابووری. با بچینە لای راپۆرتێکی هاوکارمان گۆران سەبارەت بە قەیرانەکان و کاریگەری لەسەر هونەر لە قەڵاتزێ. قەیرانی دارایی و نەبوونی بودجە و موچە لە هەرێمی کوردستان وای کردووە کە هاوڵاتیانی ئەم هەرێمە جگە لە دابینکردنی پێداویستەکانی ژیانیان بیر لە هیچ شتێکی دیکە نەکەنەوە. نزیکەی 2 ساڵە بەهۆی ئەوەی بەغدا بەشە بودجەی ساڵانەی هەرێم نادات کوردستان بە قەیرانێکی ئابووری سەختدا تێدەپەڕێت و بەو هۆیەشەوە چەندین قەیرانی دیکە دروست بوون. بە شێوەیەک لە زۆرێک لە چالاکیە هونەرەکان پەکیان کەوتووە و دەڵێی لە کوردستاندا هیچ هونەرمەند و هونەردۆستێک نەماوە. بەڵام کۆمەڵێک مۆسیقاژەن و گۆرانی بێژی لاوی قەڵازێ کۆنسرتێکی هونەریان ئەنجامدا لە ژێر دروشمی با کەمێک دوور بکەوینەوە لە ئاڵۆزیەکانی ژیان و کەمێک پشوو بە مێشک و ڕۆحمان بدەین. بۆ ئەوەی تەسیری ئەو قەیرانە و وەزعی سیاسی ئێستا هەرێمی کوردستان تەسیر نەکاتە سەر بواری هونەری بە تایبەتی بواری میوزیک لە دەفەرەکە.
گەنجە خۆبەخشانە و بەبێ ئەوەی هیچ کەس و لایەنێک هاوکاریان بکات ئەو چالاکیان ئەنجام داوە و دەڵێن ئامانجیانەوەیە لەم دۆخە دژوار و قەیراناویەدا پشوویەک بە مێشک و ڕۆحی خۆیان و هاوڵاتیانی دەبەرەکە بدەن. هونەرمەندێکیش پێی وایە هەرچەندە قەیرانەکان و دۆخی کۆمەلگا ئاڵۆز بێت ئەرکی هونەرمەند قورسر دەبێت، بەڵام دەبێت هونەرمەند لە هەموو کات و بار و دۆخێکدا ڕۆڵی بەرچاوی هەبێت بە هەر جۆرێک بێت. لە ئێستادا زەرورە لەو هەموو ئاڵۆزی دەرونیە لەو هەموو جەنجاڵەی ژیان تۆ بتانی کۆمەڵەیەک لە خەڵکی شارەکە بتانی بیبێ دنیایکەوە بیخێ مۆسیقا بخێ باگراوندیەوە مۆسیقا بخێ خاڵیەوە ئیدی پێم وایە بوونی ئەوە لە هەموو کاتێک زیاتر ئێستا زەرورە بۆ خەڵک کە لەو هەموو کێشەی حیاتی خۆیدا هەیە. قەیرانی دارایی نەک هەر بووەتە هۆی پەکخستنی پرۆژە خزمەت گوزاریەکان و دواکەوتنی موچەی فەرمانبەران پەڵکوکاری کردوتە سەر چالاکیە هونەریەکانیش. لێرەشدا هونەرمەندانی کردووە بە دوو بەشەوە، بەشێکیان پێیان وایە بە قوڵبوونەوەی قەیرانەکان و ئاڵۆزی بارودۆخی سیاسی و ئابووری ئەرکی ئەوان قورستر دەبێت و بەشەکەی تریش هاوشێوەی فەرمانبەران بایکۆتکردنی چالاکیەکان بە ئەرکی خۆیان دەزانن وەک هەڵوێستێک لەسەر کۆی قەیرانەکان. گۆران عەبدوڵڵا NRT تایبەت بە بەرنامەی لە پەیامنێرانەوە قەڵاتزێ. بەشێک لە وەرزشەکان دادەنرێت بە ماخۆلانی مرۆڤ، بەشێکی دیکە دادەنرێت بە ڕیسکردن بە ژیانی مرۆڤ و ئەندامەکانیەوە. سکێت یەکێکە لەو ئامێرانەی کە ساڵانێکە باویتی و هەندێک بە دەرمانەکەی تەمبەڵی دادەنێ و هەندێکی دیکە بە وەرزشە گرنگەکە بۆ چست و چالاکی دایدەنێ. با بچینە لای راپۆرتێکی هاوکارمان هەڵگورد لە فەڕەنساوە سەبارەت بە سکێت. سکەیت بۆرد یەکێکە لە یاریە سەرنجڕاکێشەکان بە تەختەدارێک ئەنجام دەدرێت کە چوار تایی بچووکی پلاستیکی لە ژێریدا بەستراوە. ئەم یاریە جۆرەها جوڵەی سەرنجڕاکێشی پێدەکرێت و یاریکەرەکان و تەماشاوانان چێژی تایبەتی لێ دەبینن. کە کاتمە بێ دێمە یاریەکەم بەگشتی هەر جارێک کاتژمێرێک تا دوو کاتژمێر ئەیکەم بە زۆری لە ڕۆژانی پشووی قوتابخانەکەمە. ئەتوانی بۆ خۆت فێربی ئەشتوانی سوود لە ئەزمموی کەسانی تریش وەربگری بۆ فێربوون. بۆیە شوێنێکی تایبەتیشی بۆ نییە و هەر شوێنەیە کە پانتایەکی زۆری بێ دەچین لەوێ یاریەکەیەک. لە سەرەتای ساڵانی 1930دا لە ویلایەتی کالیفۆرنیا لە ئەمریکا وەکو جێگرەوەی هۆکارەکانی گواستنەوەی پاس و ئۆتۆمۆبیل سەرهەڵدەدات. پاشانیش دەبێتە یاری وەرزشێکی بەربڵاو. ئەم یاریە لە ساڵی 1965دا دەبێتە یاریەکی بەناوبانگ کاتێک لە فیلمێکدا بە ناوی The Fortune Cookie دەرهێنەری ئەمریکی بیلی ویلدەر لە چەند دیمەنێکدا چەند منداڵێک نیشان دەدات کە ئەم یاریە دەکەن. دواتر وەکو یاریەکی جیهانی بە وڵاتانی دنیادا بڵاو دەبێتەوە و یەکەم پێشبڕکێی سکەیت بۆرد لە ئەوروپا لە ساڵی 1965دا ئەنجام دەدرێت. ئەو یاری و چالاکیانە لە پرۆگرامی فەرمی قوتابخانەدانی زۆربەی ڕۆژانی پشووی قوتابخانە منداڵەکان دەهێنم بۆ یاریکردن لێرە و لەو وەرزانە کە کەش و هەوا لەبارە منداڵەکان زۆرتر حەز بەو یاریە دەکەن. ئەم جۆرە یاریانە نەک هەر بۆ مناڵەکان پێویستن بەڵکو گەورە ساڵانیش پێویستیانەوە بۆیان سوودمەندە، بۆیە خۆشم لەگەڵیان دێم. لە فەڕەنسا ساڵی 1974 لەلایەن وەزارەتی وەرزش و لاوانەوە وەکو وەرزشێک تۆمار دەکرێت. سکەیت بۆرد وەکو یاریەکی ناوچەکانی دەوروبەری شارە گەورەکان ناسراوە و زیاتر لەوێن دەرباوە. نیو سەدەی ڕابردوو ئەم یاریە بە شێوەیەکی بەرچاو گەشەی سندووە و تەنیا وەکو وەرزشێک نەماوەتەوە بەڵکو بۆتە جۆرێک لە هونەر و موزیکی تایبەت بەخۆشی هەیە. یاری سکەیت یەکێکە لەو یاریانەی کە بە تێچوێکی کەمەوە ئەنجام دەدرێ. لێرە ڕۆژانە سەدان کەس بەو یاریەوە خەریکن وە کاتەکانیان بەسەر دەبن. ئایا بۆچی ئەم یاریە لە کوردستان نەبۆتە باو؟ ئایا دەگەڕێتەوە بۆ جیاوازی کللتوری یاخود هۆکاری تری لە پشتەوەیە؟ هەڵگورد سەمەد NRT پاریس. پاڵاوانەکان هەر ئەوانە نین کە چەکیان لە شانە و دەبنە بەرپرس یان سەرۆکی گروپگەلێکی گەورەی سەربازی، بەڵکو زۆر جار پاڵاوانەکان لەناو خۆماندایە لەناو خێزانەکاندایە. زۆر جاریش خاوەن پێداویستە تایبەتەکان دەبنە پاڵەوانی داستانی ژیانی خۆیان و خێزانەکانیان. با بچینە لای فۆتۆستۆریەکی هاوکارمان بورهان مەردانی سەبارەت بە خاوەن پێداویستێکی تایبەت کە ڕێزانە. بابی نەبی.
بەرنامەی لە پەیامنێرانەوە کۆتایی هات بە هیوای سەرنجڕاکێشانیەوەی خۆشەویست. ڕێزی ئامانج بابانی و ستافی بەرنامەکە و هەر لە خۆشیدا بن. لە پەیامنێرانەوە بە سپۆنسەری شیری ئاڵتونسا، ڕێکان گروپ، گروپی کۆمپانیەکانی هەڵەبجە.